خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەیت. دوایی زیاتر لە ساڵێک چێشمە سیاسی نێوان هێز و لایەنە سیاسیەکان دوجار دوێنێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوای ڕێکەوتنی نێوان هێز و لایەنە سیاسیەکان بەڕێز دکتۆر عەبدولەتیف ڕەشید بە سەرۆک کۆماری نوێی عێراق دیاری کرا. هەر لە بینای ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش دوای ئەوەی کە سوێندی خوارد محەممەد شیاع سوودانی ڕاستپارد بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق. ئەمە کردنەوەی گرێ و بربەستەکان بوو بۆ ئەوەی بۆ داهاتوو بتوانرێت لە ماوەی یەک مانگ یاخود کەمتر لەو مانگە حکوومەتێک پێک بهێنرێ و هەموو ئەوانەی کە لە ڕابردوو ئێمە لە بەرنامەکانمان وەنە نیقاشی سیاسی نێوان هێز و لایەنە سیاسیەکان و شەقامی عێراقی و هەرێمی کوردستانیش گفتوگۆی لەبارەوە کرا کۆتاییان بێت. سەرۆک کۆمارێکی کورد دووبارە لە کۆشتی سەلام دانیشێت. ئەو سەرۆک کۆمارە بێت چی بکات و چۆن خزمەتی عێراقیەکان و مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانیش بکات. ڕۆڵی ئەو سەرۆک کۆمارە کە لەناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا کاندیدە دەتوانێت چ خزمەتێک دووبارە بە پرۆسی سیاسی بکات. میوانەکانی ئەم شەوم لێرە لە ستۆدیۆکانمان لە سلێمانی بەڕێز عەدالەت عەبدوڵڵا نووسەر و چاودێری سیاسی سوپاس بۆ بەڕێز کاک عەدالەت. هەروەها لە بەغداوە بەڕێز ڕابێح حەمەد لە پرساوی مەڵبەندی بەغدای یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس خاتۆ ڕابێح. هەروەها لە بەردەڕەشەوە بەڕێز ئاراس محەممەد جیهانگیر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانمان لەگەڵە بێت. کاک عەدالەت ئەگەر خوێندنەوەیەکی واقعی بۆ ئەم دۆخە بکەین چیمان پێڵێیت کە ئەمە کردنەوەی گرێ و بربەستەکانی بەردەم پرۆسە سیاسیەکەیە؟ سپاس سەرەتا پیرۆزبایی لە دکتۆر لەتیفەکە میوای سەرکەوتنی بۆ خوازم. بێگومانەوەی کە دوێنێ ڕوویدا ئەتوانین بڵێن ئێستحقاقی قۆناغێکی نوێی حکومڕانیە لە عێراق. ئەم ئێستحقاقا واضحە کە بێ سەرەتا بە هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان دەست پێ بکات، دواتر لە ناو پەرلەمانەوە سەرۆک کۆمار هەڵبژێردرێ و دواتر لە ڕێگەی سەرۆک کۆمارەوە کەسی کاندیدکرا وەکو کاندیدی کوتلەی ئەکبەر گەورەترین فراکسیۆن لەلایەن سەرۆک کۆمارەوە هەڵبژێردرێ بۆ ئەوەی کابینە پێکبین. واتە ئەوەی ئێستا بەڕێوە چیە بریتە لە ئێستحقاقی دامەزراندنی قۆناغێکی نوێ لە حکومڕانێتی لە عێراقا. واتە قۆناغی تەسیسیە بۆ ئەوەی کە لە دواترا دێکە پرۆسێسی حکومڕانیکردنەوە. هەمووشمان نەزانین عێراق لە 2045ەوە ئەگەر بە شێوەیەکی بڵێن بە شێوەیەکی پراکتیکی حکومڕانێتی نوێ لە عێراقا دەست پێەکە تەمەنێکی لە چەند کابینەیەکە بەڕێخستووە و لە پرۆسەی سیاسیە تێپەڕانووە کە بۆ هەر کەسێک کە لە عێراقا شانسی ئەوەی ئەبێ کە بچێتە پێگە سیادیەکان لە عێراقا بێگومان توانای تێگەیشتن و توانای یان دەرفەتی پەندوەرگرتنی ئەبێت لە هەمووەوە زمونەی کەتیە بڕیوە بە چاک و بەخراپ بە قەیرانە سەختەکان و بە دەرفەتە باشەکان. بۆ کەسایەتێکی وەکو دکتۆر لەتیفیش بێگومان ئەو جارە پێشە شتێ بە ئەو ژینگەیە نامۆ نییە. خۆی فترەیەکی زۆر وەزیر بووە، 7 ساڵێک وەزیر بۆ لە عێراقا و دواتریش لەگەڵ یەکێک بۆ لە ڕاوێژکارە دیارەکان لەگەڵ خوا لێ خۆشبوو مامجلالەکە بێجگە لە ئەنی ئەزمموی سیاسی خۆی کە لە ناوەڕاستی شەسڵەکانەوە دەست پێکە لە بواری سیاسی و کاری دیبلۆماسی و دەوڵەتداری. ئەمە هەموو ئەمانە بە بڕوای من کۆمەکیەکەن کە تێبگا کە ئەرکەکانی یەکجار قورسن. ئەوە ئەرکەکان ئاسان نین کە لە جوکامەی ئەمەی ئێستا ڕوەدا قۆناغی تەسیسکردنی حکومڕانیە بۆ دەورانێکی تر. بەڵام ئەزانرێت لە ناو وڵاتێکایە کە بارگاویە بە قەیرانی گەورە لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی ئیداریەوە، حتا لە ڕووی ئەمنیەوە، لە ڕووی بژێوی خەڵکەوە لە عێراقا. بۆیە ئەرکەکانی سەرۆک کۆمار و سبەینی ئەرکەکانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە عێراقا و بێگومان لە پێشەوانیشەوە سەرۆکایەتی پەرلەمان و ئەندام پەرلەمانەکان و ستافی حکوومەت بەگشتی هەرچێکی یەکجار سەختە، یەکجار قورسە. ئێمە بێ ڕاستیە هیوای ئەوەیان بۆ بخوازین کە شان بنە بەر ژێری ئەو بەرپرسیارەتێک کە خەڵکی عێراق
ڕاستە خەڵکی عێراق بەگشتی ناڕازیە لە پرۆسی سیاسی بەڵام ئەم دۆخە ئەم پەرەسەندنە تازەیە وەکو دەرفەتێکی نوێ ئەزانێ بۆ ئەوەی هەندێک کاراکتەری نوێ لە گۆڕەپانەکەیە تاقی بکرێنەوە و ئەوانیش ڕۆڵی خۆیان بگێڕن لە ئەو دەورانە تازایی کە دێتە پێشەوە بە تایبەتی کە هەم سەرۆکی حکوومەت کە ئێستا با بڵێن کاندید و بەربژێری چوارچێوەی هەمانجێوان ئەو هەوپەیمانەتیە گەورەیە کە دروست کراوە کەسێکی نوێیە سەبارەت لەم پۆستە با بڵێن هەستیار و سیادیە کە سەرۆکایەتی سبەینە بێتە سەرۆکایەتی حکوومەت کە هیوای ئەوەی بۆ خوازی موفق بێ بتوانێت کابینەکە پێک بێنێ و چ سەرۆک کۆمار کە لە کورداوە کارکتەرێکی دیارە ئەویش کەسێکی بەنسبەت ئەم پۆستەوە کەسێکی نوێیە بەڵام دوور نەبووە لە با بڵێن وردەکاری چۆنیەتی بەڕێوەبردننی ئەم پێگە هەستیارە چونکە وەکو باسمان کە ڕاوێژکاری مامجلال بۆ ئەزانێت کە هەموو ئەو گرێ و گۆڵ و کێشانەی کە لە فترەی دوو دەورەی جەنابی مامجلالە ڕوبەڕووی سەرۆکایەتی و کۆشتی سەلام بۆتەوە چین و مامجلالیش بە حکمەتی خۆی چۆن مامەڵی لەگەڵا کردووە ئەوەی کە لە سنووری توانای خۆیە بێوە لە ناو وڵاتێکە کە بێگومان جەمسەربەندی سیاسی گەورەی تایە دابەشبوونی سیاسی ئێزگار قوڵی تایە و دەستێوەردانی هەرێمایەتی تایە و تا ڕادەیەکی زۆر دەستێوەردانی نێودەوڵەتی لە کاروباری ناوخۆیە هەیە و دنیای قەیران و ئەڵانگاری تیا ئەگوزارێ بۆیە بە دڵنیایەوە ئەوەی ئێستا ڕوویدا لە دوێنەیە قۆناغی تەسیسە قۆناغی پرۆسیس قۆناغە گرنگەکەیە قۆناغە پڕ لە بربەرەکانیەکەیە کە من پێم وایە بەنسبەت هەردوو کاراکتەرەکە هەم سەرۆک کۆمار و هەم سبەینێ سەرۆکی حکوومەتیش کە چکە وەکو باسم کرد غەریب نین بە ژینگەکە بێگومان قۆناغێکی ئێزگار گرنگ و هەستیارە بەڵێ کە عەدالەت گفتوگۆی زیاترەکان ڕابحەکان سڵاوت لێبێ ینی ئێوە لە ناو وەسەتی کێشە و گرفتەکان بوون ینی دوجار ئەم پرۆسەیە عێراق بەرەو شوێ بات بەڵێ سڵاو کاکزان سڵاو لە میوانە بەڕێزەکان کاک عەدالەت و کاک ئاراس سەرەتا پیرۆزبایی گەرم لە بەڕێز لەتیف جەمال ڕەشید دەکەم بە بۆنەی سەرکەوتنی بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق کە کەسایەتێکی دیاری ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و باڵێکی دڵسۆز و نزیک لە سەرۆک مامجەلال و دڵنیان لەوەی کە بەردەوامی بە ڕێبازەکەیان دەدا لە جێبەجێکردنی ئەرکەکانی و پاراستنی مافەڕەوەکانی گەلی کوردستان لە چوارچێوەی دەستوری عێراقا و پارێزگاری لە مادە دەستوریەکان و ڕێزگرتن لە دەستور. پرۆسی سیاسی عێراق ئەوە تازە نییە کە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەس ئەمە پێنجەمین خولی پەرلەمانە لە هەموو خولەکان بە دڵنیاییەوە کێشە و گرفت لە پێکەنانی حکوومەت دروست بووە بەڵام ئەوەی ئەو جاریان لە هەموو خولەکانی تر زیاتر بوو ئەوەش لەوانەیە چەند هۆکارێکە بووە یەک لە هۆکارانە شێوازی یاسایەکە زۆر جیاواز بوو لە یاساکانی ڕابردوو کە عێراق کرا بە 83 بازنا و لیست نەبوو کاندیدی تاکو سربەخۆ بوو بەهۆی ئەوە شەوە ژمارێکی زۆر لە ئەندامی سربەخۆ سەرکەوتن کە دەیانتوانی ئاراستەی سیاسەکەی ناو پەرلەمان بگۆڕن چکە زیاتر لە 45 ئەندام کە بۆ دوایش کتلەی سەدرەکان کشانەوە ژماریان بووە بە زیاتر لە 6 ئەندامی سربەخۆ کە ئەوانە دەتوانن ئاراستەی سیاسی یا خود ئاراستەی دەنگەکانی ناو پەرلەمان بگۆڕن وە کۆکردنەوەی دەنگەکانیان و بۆ چوونەکانیان قڕستر دەبوو و دابەشبوونی ماڵی شیعەش بۆ دوو بەرەی جیاواز کە بەرێک لەگەڵ هاوپەیمانێتی سیانی داوای ئەوەیان دەکرد حکوومەتی زۆرینە پێکبینن کە ڕوتی سەدر سەرۆکایەتی دەکردوە بەرەکەی تریش چوارچێوەی هەمانجی کە داوای حکوومەتی تەوافقی نیشتیمانی خزمەتگوزاریان دەکرد ئەوە بوو کە بەو ڕۆژەی گەیان تا تێپەڕبوونی ساڵێک بەسەر پرۆسی هەڵبژاردن لە کۆتاییدا سەرۆک کۆمار هەڵبژێردا و تەکلیفی بەڕێز محەممەد شیع سوودانی کرد بۆ پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق. بێگومان ڕاستە لە ماوەی ڕابردوو دوای ئەوەی کە پەرلەمان داگیرکرا لەلایەن خۆپیشاندەران ئەو خۆپیشاندەرانە بەدڵنیایی خۆپیشاندەری سربەخۆ نەبوون
جەماوەر و لایەنگرانی ڕەوتی سەدر بوو دوای ئەوەی کە لە پەرلەمان کشانەوە بەدڵنیاییەوە هەموو داوای ئەوەیان کرد کە هەڵبژاردننی پێشوەختە بکرێتەوە بەڵام هەڵبەتە هەڵبژاردننی پێشوەختەش میکانیزمی دەستوری خۆی هەیە ناکرێت یەکسەر ئەم هەڵبژاردنە بەبێ ئەوەی سەرۆکۆمار هەڵبژێریان حکوومەت پێک بێندرێ هەڵبوەشێتەوە چونکە حکوومەتی کاربڕێکەر نەدەتوانی بودجەی پێویست دابنکە بۆ هەڵبژاردن و نەدەسەڵاتی ئەوەی هەیە ئیدارەی پرۆسی هەڵبژاردن بدا و بڕیارەکان بدا بۆیە دەبواە حکوومەت پێک بهێندرێ و یاسای بودجە پێشکەش بە پەرلەمان بکە و با ئەرکەکانی خۆی هەستی و بەرنامەیەکاری پێشکەش بکە دوای ئەوە بیر لە هەڵبژاردن بکرێتەوە یان نا ئەوەی لێرەدا جێگەی باسە ئەم حکوومەتە بە پەرلەمانەوە بە حکوومەتە کابینە وەزارەکەەوە کە لە چەند هەفتەی داهاتوو پێشکەش بە پەرلەمانی دەکا بە سەرۆکاتی کۆماریشەوە بەیەکەوە تەواوکەری کارەکانی یەکتری دەکەن ئەگەر بێت و ئەوانە بتوانن ئادایەکی جوان پێشکەش بکەن بەرنامەی کاری حکوومەت وەک خۆی جێبەجێ بکرێ سنوورێک دابنرێ بۆ ئەم گەندەڵیەی کە لە بەغدا بە تایبەتی لە شارەکانی باشووری عێراق سەری هەڵدایە و ئەو هەموو ململانەی سیاسی کەوای کردێ هیچ خزمەت گوزاریەک پێشکەش بەم شارانە نەکراوە لە ڕووی ئاو و کارەبا و تەندروستی و پەروەردە و خوێندن و بێکاری زۆر لەو پەرخراپی ئەگەر بتوانێت حکوومەت ناتوانێت ڕاستە لە هەموو بوارەکان چارەسەر بکە بەڵام بتوانێت هەنگاوێک بۆ پێشەوە بنێ لە خزمەت گوزاری پێشکەشکردن کە لە دۆزینەوەی دەرفەتی کار و پێشکەشکردنی ئەو یاسایانەی کە پێویستن لەم قۆناغا بۆ ئەوەی عێراق لە دۆخێکەوە باتە دۆخێکی باشتر بەدڵنیاییەوە شەقامی عێراقیش نایەوێت دووبارە هەڵبژاردن ڕۆژانە ئەنجام بدرێتەوە نایەوێت دووبارە بێتەوە سەر شەقام نایەوێت کوڕ و کچەکانی خۆیان بە کوشتن بدەن بەدڵنیاییەوە هاوڵاتی چی دەوێت تەنها دەیەوێت ژیانێکی شایستەی هەبێ خزمەت گوزاری پێویستی هەبێ مناڵەکانیان کە خوێندن تەواوەکەن لە زانکۆکان گەنجەکان کە دەردەچن بێ ئومێد نەبن لەوەی کە لە ماڵەوە دانیشن یاخود چاویان لەوەی نەبی کە کام حیزبە دەیان کە بە چەکدار و بۆ پاسەوانی خۆیان یا هەر کاتێک پێویستی پێبوو بەکاریان بێنێ تەنها بەوە دەستکەوتی مادیان هەبێ بەڵکو بگەڕێنەوە بۆ ئەوەی کە بناغەی دەوڵەتداری بناغەی مؤسساتی بۆ عێراق دابنرێتەوە و کار و باری دەوڵەت لە ناودام و دەستگاکانی دەوڵەت بە شێوە یاساییەکەی خۆی بڕوات نەک لەسەر بنەمای ڕەشوە وەرگرتن بەڕاستی ئێستامە لە بەغداین ڕۆژانە جێمان لەو هاوڵاتیانە دەبی کە دێن سەردانمان دەکەن یاخود سکاڵا دەکەن کە تەنانەت ڕایکردنی مامەڵەی خانەنشینی دەبێ بە پارەبی کە مافێکی ڕەوای خۆیتی دوای ئەوەی ئەو کەسە تەمەنی دەگاتە سەروی 6 ساڵ بەرەو خانەنشینی دەچێ مافی خۆیەتی مامەڵەکەی زۆر بە ئاسانی بۆ جێبەجێ بکرێت لە ماوەی 1 ڕۆژدا بەڵام 2 ساڵە خانەنشین بووە ئەوەی بۆ نەکراوە داوای پارەی 6 کاتە پێویستی بە ئەپدێتکردنێک و شۆڕشێکی چاکسازی لە سەروی 10,000 بەڵێ بەدڵنیاییەوە پێویستە حکوومەت یەکەم هەنگاوی ئەوە بی کە تاڕاد من ناڵێم بتوانیت چاکسازی لە هەموو بارێک بکە بەڵام هەنگاونان بەدڵنیاییەوە هەنگاوی باشتر بە دوای خۆدا دێنێ و لە کۆتایی دەتوانی بناغەیەکی چاکسازی دابنێ لە خولەکانی داهاتوو تەواوی بکەن بەڵام ئەگەر بزاندرێت کە ئەم حکوومەتە لە سەرەتاوە بۆ ئاراستەیە ناڕوە بەدڵنیاییەوە لەوانە فشار دروست دەبێت بۆ داواکردنی هەڵبژاردننیش پێشوەختە بەڵێ ئەگەر ڕمۆلات ڕابحەخان کاگارە سڵاوت لێبێ بەڕاستی منەمەوە پرسیارە ئاڕستەی بەڕێستکەم و کەندامێکی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان لە دوێنێەوە مەسەلەن قسە بۆ چوونی جیاواز لەبارەی مەسەلەی کاندیدی یەکێتی و یان بێلایانی یان سەر بەخۆی ئەوانە هەیە بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید هەم کاک عەدالەت هەم خاتوو ڕابحە باسییان کرد کە ئەزمونێکی دوور و درێژی مێژووی لە ناو پرۆسی سیاسی عێراقا هەیە و بە تایبەتیش وەکو بەشێک لە یەکێتی بۆچی ئێستا ئەمە دروست بووە سڵاو لە جەنابەت و میوانەوەڕێزەکانت دارە خۆتان دەزانن لە ساڵی ڕابردوو چێشمەچێشمی زۆر هەبوو لەسەر پۆستی سەرۆکاتی حکوومەت و سەرۆکاتی کۆمار لە نێوان شیعەکان لەسەر سەرۆکاتی حکوومەت کێشەی قوڵ و هەستیار هەبووە لە هەرێمی کوردستانیش بەدڵنیاوە ئێمە و
هەواڵانی پارتی کێشەی قوڵمان هەبوو لەسەر سەرۆکایەتی کۆمار چەندین کۆبوونەواتی بەردەوام هەبوو لە سەرەتای دەستپێکردنی گفتوگۆ لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراق و لە ناو خۆی هەرێمی کوردستان ئێمە و پارتیەوە ڕێککەوتین کە بە شاندی هاوبەش بچینە پەرلەمانی عێراق بەڵام دوای ئەوە کە بە شاندێکی هاوبەش چوین بەبێ ئەوەی یەکێتی ئاگادار بێت برادرانی پارتی تحالفێکیان پێکینا لەگەڵ تەیاری سەدری و لەگەڵ لایەنە سوننەکان کە ڕێژەی کورسیەکانیان بۆ 176 کورسی وە کاندیدی خۆیان بەبێ موافقەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی در کاندیدی خۆیان تەقدیم کرد بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکی حکوومەت ئەویش کاگوشار زێباری بوو بەبێ ئەوەی هیچ حسابێک بۆ ڕای یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن پێیان وابوو کە ئیتر تەواو ئەوان دەتوانن هەموو شتێک لە بەغدا بکەن زۆرینە و کەمینە کە خۆشیان ئەم بابەتە هەر سێلایەن متفق بوون لەسەر کە ئەوەی زیاتر لەمە دووە عێراق پێویستی بە زۆرینە و کەمینە هەیە بەڵام بە پێچوانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە پێمان وابوو لەگەڵ هێز و لایەنەکانی تری کە ئێستا لە ئیتاری تەنسیقی کۆکراونەتە پێمان وابوو کە عێراق وەزعی بارودۆخی ئێستای عێراق پێویستی بە تەوافقا پێویستی بە لێک تێگەشتنە پێویستی بێوەیە هەمومان تێگەشتنی هاوبەشمان هەبێ لەسەر هەم بەڕێوە چوونی ئەم وڵاتەوە هەم دابشکردنی پۆستەکان لە نێوان سەرجەم لایەنەکان بەڵام بێجێدانە ئیرادەی زۆرینەی لایەنەکانیان زۆرینەی دەنگدەرانی عێراق ئەوان چوون ئەو کاریان کرد خۆتانیش بینیتان لەم ماوەی ڕابردوو چەرمانجی ڕابردوو بارودۆخە بەرەو چێن دەرێ ڕۆیش دوای ئەوە کە تەیاری سەدری لە پەرلەمانی عێراق کشاوە دیسانێ پارتی و جەمعەتی سوننە هاتن بەرەو ئیتاری تەنسیقی کەواتە ئەگەر ئێمە کۆی هەڵکێشکە سیاسیەکە لێک بدەینەوە ئەوەی ئەو بیر و بۆچینەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پێی وابوو ئێمە دەبی تەوافق بکەین لەسەر و بە تەوافقی حکومڕانی عێراق بکەین و بۆ تەنانەت بۆ پۆستی سەرۆک کۆماری شەرەوە هاتەوە بۆیە ئەوەی ئێستا کە هەواڵانی پارتی دەڵێن بۆ وەرگرتنی سەرۆک کۆمار بەداخەوە ئێمە نەک ئەم جارە لە هەڵبژارین 2010 پارتی تموحێکی زۆر گەورەی هەیە لە سەرۆک کۆمار بەڵام ئەمە دوو جارە هەموو هەوڵ و تەقەلایەک دەداوە بەهۆی پەرتەوازەکردنی نێوان لایەنە سیاسیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە کوردیەکان و عێراقیەکانیش بە هەموو توانایەک و هەوڵیان دەرنایەتوانیان پۆستە بەدەست بێنن چکە ئەم پۆستەیە بۆعدێکی هەندێکی سیاسی معنەوی ئەوە پێویستە ئەم کەسانەی کە کاندید دەکرێن وانە ئەو هێزانی کە ئەم پۆستەوە لەگرن دەبی مەقبولیەتی شاری عێراقیان هەبی و لە ڕووی نێودەوڵەتیشەوە بەڕاستی بۆیە ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە کاندیدەکانی ئێمە کاندیدەکەی ئێمە بۆ یان ئەو هەواڵانی کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پۆستی سەرۆک کۆمار خۆیان کاندید دەکەن مەقبولیەتی زیاتریان هەیە لە گۆڕەپانی سیاسی عێراقیەوە بۆیە شانسی زیاتری هەنێ بوون بە سەرۆک کۆمار و زیاتر دەتوانن خزمەت بکەن بە تایبەتی کێسا کە جەنابی کاک دکتۆر لەتیف ڕەشید مێژووی دوور و درێژی هەیە لە سیاسە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەواڵ و هاوڕێی سەرۆک مامجەلال بووە لە دوای دروستبوونەوەی دەوڵەتی نوێی عێراقی لە دوای ڕۆخانی ڕژەی بەعس لە ساڵ 2003 لە بەغدا وەکو وەزیر وەکو ڕاوێژکاری سەرۆکایەتی کۆمار ڕۆڵێکی یەکجار باشەیە بۆ عیلاقاتی نێودەوڵەتی و عیلاقات لە ناو خۆی عێراق بۆ ئێمە دەتوانین کە کاک دکتۆر لەتیف ڕەشید دەبێتە سەرۆک کۆمارێکی سەرکەوتوو و ئەم ادعادانەی چەند ڕۆژە کە هەواڵانی پارتی دەکەن کە ئێوە کاندیدی ئێمە بووە ئێمە پێیان دەڵێن نەخێر کاندیدی ئێوە کاگ و شەرزێباری بوو دوورخرایەوە کاندیدی ئێوە کاگ ڕێبەر ئەحمەد و نەیتوانی متمانەکە بەدەست بێنێ بۆیە وازەحە لە ناو جەماوەری کوردستان و لە ناو هەواڵانی یەکێتی و لە ناو هەموو لایەنە سیاسیەکانی تری هەرێمی کوردستان کە پارتی نیەتی هەیە 8 ساڵە داوای سەرۆک کۆمار دەکەوە پێداگیری دەکە بەڵام بۆی نەچۆتە سەر و ناتوانێت تا ئێستا چونکە ئیرادەی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی کاک باقوڵتەواوی هەواڵانی تر لە مەکتەبی سیاسی توانیان ئەم بەربەستە ئیرادە خۆسەپێنی ئیرادەی لایەنەکانی تر بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان دەرباز بکەین و بتوانین ئێستاکاتی یەکێتی نیشتیمانی کوردستان وەربگرین و ئەوان پێیان وابوو کە ڕێژەی تەواویان هەیە نزیکەی 200 کورسیان هەیە بۆ بەدەستهێنانی ئەم پۆستە بەڵام نەیانتوانی ئەگەر سڵتی معتەل دروست نەکرایە ئەگەر خودی ئەم جوو لە سیاسانی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووە لە بەغدا ئێستا دەمێک بوو یان کاگ و شارزێباری یان کاگ ڕێبەر ئەحمەد سەرۆک کۆمار بوو کەواتە پارتی ناتوانی بڵێ ئێمە ویستمان نەبووە بۆ وەرگرتنی سەرۆک کۆمار پێداگیری نەبوونا یان تموحی گەوریان نەبوو بەڵێ بەدڵنیاییەوە پارتی دیموکراتیک تموحی زۆر گەورەی هەبوو بۆ وەرگرتنی سەرۆک کۆمار لە ئێستاشدا تموحیە بەڵام تموحەکەی تا ئێستا جێبەجێ نەبووە نەیتوانیە بگەشتەوە ئامادە بۆیە بەڵام ئێستاکە کوردستان بەڵام کاک ئاراس ئێستاکە مەسەلەن پارتیش
ڕەزامەندە و کاندیدەکەشی یەکێتی نیشتیمانی کوردستانە کەواتە ئێستا باشتر نییە دۆخەکە هەوەنتر نییە؟ بە دڵنیاییەوە ئێمە یەکێتیشمانی کوردستان خۆ ئەمە هەمیشە لەگەڵ ئەوە بوونە لە یەک گوتاری و تەبایی نێونەماڵی کورد ئێمە جەنابی کاک بابەت سەردانی کاک مەسعودی کرد و لەگەڵ برادرانی مەکتەبی سیاسی پارتی گفتوگۆمان کرد دەیانجار و با گفتوگۆ بکەین ئەوان پێیان وابوو نەخێر مۆزوعی سەرۆک کۆمار کۆتایی هاتیە چەند ساڵێکە لای یەکێتیشمانی کوردستان دەی بۆ ئەوان بی کێشەکە خۆی ئەسلی مۆزوعەکە لەسەر بابەتە دەگەنا بە دڵنیاییەوە یەک گوتاری لاەنە سیاسەکان ئێمە یەکێتیشمانی کوردستان هەمیشە لەگەل یەک گوتاری بوونە لەگەل برایەتی بوونە لەگەل تەبایی بوونە چونکە ئێمە ئەگەر لە بیرمان نەچێ ئەم ڕۆژگارانەی کە تەبایی و یەکگوتاری بە تایبەتی یەکێتیشمانی کوردستان و پارتی دیموکراتیک هەبووە چ لە هەرێمی کوردستان و لە عێراقش دەستکەوتی گەورەتر هەبووە بۆ ئێمە هەمیشە ڕەبزی ئەوەمان نەکردەوە هەمیشە یەکێتیشمانی کوردستان لەگەل یەکگرتووی تەبایی لێوان سەرجەم لاەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بۆ لە هەموو کێشەکان چ لە ناو خۆی هەرێمی کوردستانەوە لە عێراقەشەوە بۆ ئێستا کە جنابی کاک دکتۆر لەتیف ڕەشید بتە سەرۆک کۆمار ئومێد دەکەین لەگەڵ لایەنەکانی تر هەواڵانی پارتی هەواڵانی یەکگرتووی ئیسلامی و هەواڵانی کورد کە مەقعدیان هەیە لە پەرلەمانی عێراقەوانی مەقعدیشیان لێ دەتوانین پێکەوە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین و ئێمە وەکو کورد کێشەی زۆر گەورەمان هەیە لە عێراق کێشەی ناوچە جێناکۆکانمان هەیە کێشەی بوجە و میزانیە و کۆمەڵک کێشەی مەسیریمان هەیە لەگە عێراق کە لە دەستوری هەمیشەی عێراق نووسرایەوە تا ئێستا جێبەجێ نەکرێت بۆیە پێکەوە بەهێزترین پێکەوە دەتوانین باشتر مافە سەرەتایەکان مافەکانی میلەتەکەمان لە دەستوری هەمیشەی عێراق دابین بکەین و ئەم تەحەدانەی کە ئێستا لە مانتیقەکە هەیە لە ناوچەکە هەیە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی سیاسیەوە پێکەوە دەتوانین زیاتر پارێزگاری لە قواری هەرێمی کوردستان بکەین بۆیە پێویستمان پێکەیە پێویستە هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە کار بکەین ئومێد دەکەین هەڵبژاردننی سەرۆک کۆمار و ڕاستپاردنی محەممەد شیع سەودانی بۆ کابینەی نوێی سەرۆکاتی حکوومەتی عێراق ببێتە هەوێنێک بۆ ئەوەی زیاتر خزمەتی گەڵانی عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی بکات. باش ئەگەڕێمە وڵات کاک ئاراس کاک عەدالەت بەڕاستی جەدەلێکی زۆر لە شارعی هەرێمی کوردستان لەسەر ئەو پرسە هەیە مەسەلەن واقعی ئەو بابەتە چییە بۆ ئەوەی کە وەڵام دەرەوەیەک بێ بەڕاستی هەمیشە بینەریان هاوڵاتی بە دوای ئەوەیە گەڕێکە ڕاستیەکە کامەیە ئەنی حقیقەتی ئەم بابەتی کاندیدکردنەوەی کە لە دکتۆر لە کاک ئارازم پرسی کامەیە خۆی گونجاو نییە مشتوم ڕێکی گەورە لەسەرەوە بابەتە دروست زیاترەوە پەیوەندی بە کێبەرچەی یان بۆڕبۆڕێنی حزبیەوە یاژینە باوەڕی مۆن وایە جەدەلێکی زۆر هەڵناگرێت چونکە دکتۆر لەتیف ڕەشید لە کۆتایی ئەندامی حزبێکی سیاسی دیاری کراوە و هەموو ئەو پۆستانەی پێشتریش کە وەری گرتووە بە ئێستحقاقی وەری گرتووە کە ئەندامی یەکێتیە پۆستی وەکو وەزیر لە عێراقا خۆ شانسی هەموو کەسێک نییە بێت و ئەندامی حزبێکی سیاسی دیاریکراوبی و نەکەن ئەندامی ئەندامێکی بارزبی بۆی بتوانانی ببی بە وەزیر دوو یعنی خۆ دکتۆر لەتیف ڕەشید کەسێکە کەسی زۆر نزیکی خێزانی با بڵێن خانەوادەی ماڵی مام جەلالە یعنی هەموو کەسێکە زانێ لە کۆتاییە جگەلەوەی جگە لە ڕایەڵی حیزبایەتی ڕایەڵی خزمایەتیش دیسانەوە ئەیبەستێتەوە بە هێزێکی دیاریکراوە و پارتی دیموکراتی کوردستانیش باوەڕ ناکەم وتیبێتی یەکێتی نییە ڕوتێتی ئێمە پێمان باشە کە دکتۆر لەتیف ببێ بە سەرۆک کۆمار ئێقەی چێکە پێیان باشە معنەوە خاڵێکی ئیجابیەکە بۆ هەردوو لە ئۆکیان لەسەری هەبێ بە قەناعەتی من یعنی ئەزمونێکیش هەبوو ئەگەر زۆر دوور نەڕۆین ئەزمموی دیلان غەفور پەرلەمانتارەکەی یەکێتی لە کەرکووک ئەو بەڕێزە بەسەر بەخۆ خۆی هەڵبژارد لە کەرکووک بەڵام ئەندامی یەکێتی بوو کە ئەنجامی هەڵبژاردنەکان دەرچوو بووەوە بە بەشێک لە حزبەکەی و کوتلەی حزبەکەی و نوێنەرایەتی حزبەکەی کە یەکێتیە کەواتە هەمان حاڵەت لە مەسلەی پۆستی سەرۆک کۆماریشە دووبارە بێتەوە دلیلەوەیە کە ئەگەر یەکێتی نەبێت با بڵێن سەرکردایەتی یەکێتی ئەیتوانی لە کۆبوونەوەکانی خۆیە بڕیارێک دەربکە بڵێ هیچ کەسێکی ترکە خۆی بە ئەندامی یەکێتی ئەزانێ مافیەوەی نییە کە خۆی هەڵبژێرێ ئەم مافەیان قەدەغە نەکرد لە هیچ ئەندامێکی یەکێتی وە لە ڕاستیە هەندێک جار ڕاست ئێستا بۆ نمونە ئەوترێت کە جەنابی کاک حاکم ڕزگار کەسێکی سربەخۆیە بەڵام کاک حاکم ڕزگاری فترەیەکی زۆر نزیک بۆ لە یەکێتی نیشتیمانی کوردستان دیسانەوە لەو قەدەغە نەکراوە یعنی مەبەست چییە
هەموو کەسێک مافی هاوڵاتی بوونی هەبێ لە عێراقا جاسەر بە هەر تایەفە و هەر نەتەوە و هەر پارت و ڕێکخراوێکی سیاسی بێ مافی خۆ پاڵاوتنی هەیە دواتر کە شانسی ئەوەی ئەبێ بە سەرۆک کۆمار ئەبێ بە سەرۆکی حکومات یان هەر پێگەیەکی سیادی یان ئیداری وەرەگرێ لە دەوڵەتە ئینتیمای حیزبی ئەو چیە و دواتر چۆن ئەتوانێ ئەم پێگەیە مامەڵەی لەگەڵا بکەوە پەیوەندی بە کاراکتەرەکە خۆیەوە یعنی تۆ ناتوانانی ئەو حەقە لە حزبێکی سیاسی وەرگریتەوە کە ئەندامێکی خۆی پاڵاوتووە و ئەندامەکەی دەنجی هێناوە و لە کۆتاییە ئەمە ئەندامی ئەم حزبەیە یعنی من پێم وایە حتا سەرۆکی یەکێتی ئەیتوانی بڵێ کاک دکتۆر لەتیف تۆ خۆت هەڵمەبژێرە بەڵام کە ئەمەی نەکرد من ینی شیکاری من وایە تێگەیشتنیەکی پێشوەختە هەبووە بۆ ئەو هاوکێشە ئاڵۆزەی کە لە ئێستا لە عێراقا هەیە تۆ بیرە نەچێ لە ڕاستیە کورسیەکانی یەکێتی و کورسیەکانی پارتیش هەردووشیان ڕاستە جیاوازەیەکی ڕێژەیان لە نێوانە هەیە بەڵام کورسیەکانیان سنووردارن بە هەردووچانەوە ناگاتە 50 کورسی تۆ لە ناو معادلەی سیاسە و ئەوەنە کورسیە تۆ ئەبێ حسابی ئەو بکەی بەبێ دروستکردنی تەحالوفاتی سیاسی بەبێ مامەڵەکردن لەگەڵ نوێنەرانی سیاسی هەموو ئەو هێزانەی کە هێزی براوی هەڵبژاردنەکانن زۆر قورس و زۆر زەحمەتە بتوانی زەمانی دەرکردنی هەر کاندیدێکی خۆت بکەیت ئەوە دلیلی شەوەیە هەر یعنی کە پارتی دیموکراتی کوردستان ئەجواکەیان خوێندەوە تێگەیشتن کە معادلەکە قورسە سەرخستنی کاندیدەکە قورسە بۆیە لە ڕووی سیاسیوە تۆ لە جیاتی ئەوەی بچیتە گەمەیەکەوە کە نازانی ئەو سەری چیە و ممکنە یەکێک لە احتیمالەکانی ئەوە بێت سەرکەوتوو نەبییتایە باشتر وایە وەکو یعنی جۆرێک لە ینی وەکو گەمەیەکی سیاسی وەکو جۆرێک لە هەڵوێسیش وای بنوێنی کە ئەوەی کە ڕوویدا بریتە لە دەرفەتکردنەوە بۆ ئەوەی کورد بە کاندیدێکی هاوبەشەوە بچێتە ناو هەڵبژاردنەکانەوە و لە ڕاستیە کاکزانە لە کۆتایی ئەوە هەڵبژاردنەوە لە ناو پەرلەمانی عێراقایە ڕوەدا پێشتریش یعنی خەڵکی تر خۆی تاقی کردەوە لە بەرامبەر بۆ نمونە دەورەکانی تر لە بەرامبەر مام جەلالە و لە بەرامبەر دکتۆر فواد ماسوومە و چانسیان نەبوو سەر نەکەوتن ئەمەش هەڵبژاردنە یعنی ناشتوانرێ یعنی من بەش بە حاڵی خۆم بۆ خۆم ناتوانم گومان لەوە بکەم کە یەکێتی ئیشی کردووە بۆ یعنی بۆ دکتۆر بەهرم هەوڵێکی زۆریان داد بە بەردەوامی لە بەغا بوون و تەسەوریش ناکەم سەفقەی ژێر بەژێر هەبوو بێ کە کێ دەربچێ و کێ دەرنەچێ چکە خۆی یەکێتی حەڤە کورسی هەیە لە کۆتاییە باشە ئێوە 82 کورسی تر کە دەنجی داوە بە بەڕێز دکتۆر بەرهەم لەکوێوە هاتوو ئێغێر ئیش کراوە بۆ ئەوەی دەنگ بە دکتۆر بەرهەم معنەوە ئیش کراوە بۆ کاندیدی یەکێتی بەڵامی تر لە کۆتاییە یعنی هەموو ئەوانش کە تەحالوفی ئەم هێزن لە ناو پەرلەمانی عێراقا تەحالوفێکە تۆ ناتوانی یعنی فشاریان بخەیتە سەر بەسەریانە بسەپێنی کە هەر ئەبێت دەنگ بۆ کەسێکی دیاری کراو بدەن پێتوانێت پێتوانێت لە ئەخیرە لە کاژمێرەکانی کۆتاییە ینی ئەوەی کە لە یاریە پێڵێن لۆستایمە مەسەلەن هەم وڵاتی ئیقلیمیەکان هەم وڵاتە زلهێزەکان پێیان وابوو کە قەناعەتیش لای پەرلەمانتارەکان دروست بوو کە دەبێت لەسەر چی سەرۆک کۆمار وەچی لەسەر سەرۆک وەزیرانیش تەوافق هەبێ تێگەیشتن هەبێنەوەک لایەنێک برا و لایەنێک دۆڕاو بێ خۆ بە زۆر بەڕاشکاوی قسە بکەین چوارچەوەی هەمانجی کە بلۆکێکی سیاسی نزیک بۆ لە یەکێتی لە ماوەی ڕابردووە بە حکومی ئەو ململانەی کە دروست بوو لەگەڵ تەیاری سەدریە خۆ با پێشەر شتێ بەڕاشکایی بڵێن بلۆکێکی سیاسی وەکو چوارچەوەی هەمانجی ینی کوتلەیەکی زۆر متەماسک نییە بڵین هەمویان ئەتوانن بە یەک شێوە دەنگدەن تۆ ئەم بلۆکە سیاسیە هێزی جیاجیای تایە پەیوەندی ئەم هێزە سیاسیانە لەگەڵ یەکێتیە لەگەڵ کارکتەرە دیارەکانی یەکێتیە لەگەڵ خوتی جەنابی سەرۆک کۆماری پێشوەی عێراق بەڕێز دکتۆر بەرهەم ساڵحە ئەموو ئەمانە دەوری هەیە لەوەی کە ئەنجامی هەڵبژاردنەکە بەکوێ ئەگات یعنی من پێم وایە ئەوەی ڕوویدا ئەوەیە کە لە ناو پەرلەمانی عێراقا شتێکە چاوەڕوانکراوە و بە بڕای من کەس زەرەری تیان نەکردووە یعنی لەوە ئەو بەڕاستی و پرسیارە بکەم مەسەلەن لە شارعی عێراقی هەرێمی کوردستانە ینی بەڕاستی ئەوش زەدەلێکی فەرعیە بەڵام مەسەلەن خەڵکە و چێ براوی چۆ دۆڕاوە بەڕاستی لەم پرۆسەیە چێ دۆڕاو براوی تایە پێم وایە دۆڕاو و براوەی تیا نییە لە مەسەیە حتا لەسەر ئاستی شخصیش یعنی بە کەسێکی وەکو بەڕێز دکتۆر بەرهەمیش دەورەیەکی خۆی بەڕێوە بردووە ئەوە مێژوو نووسانن سبەی نیە توانن تەقیمی
توانای کارکتری ئەو بکەن کە لە ماوەی دەورانی ئەوە چی ئەنجام درراوە بۆ عێراق و چی نەکراوە ئەوە هێڵدرێتەوە بۆ ئەو خەڵکانەی کە سبینە تاریخی عێراق نووسن لە قۆناغی جیاجای ئەم وڵاتەیە و لە کۆتاییشە ینی دەنگێکی باشیشی هێناوە نزیکەی زیاتر لە نزیکەی بابڵین نزیک بۆ لەوەی کە نیوەی دەنجی پەرلەمانتارانی عێراق بێنە کە خۆی باشە زانێ تەنها حەڤە دەنجی هیەکێتیە باقەکەی لە هێز و گروپی سیاسی ترەوە بۆی هاتووە بێ سوپاسیشی ئەم کە وەک چۆن ئەبێت دکتۆر لەتیف ڕەشیدیش بێگومان بە ینی زۆر سوپاس گوزاری هەموو ئەو هێزانەی تر بێ لە عێراقە کە متمانیان پێبەخشیەوە بیریشمان نەچێت دکتۆر لەتیف خۆیشی ئەوەندەی ئێمە معلوماتمان هەبێ خۆشی پەیوەندی باشە کاکە پەیوەندی باشە لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی عێراق وەزیر بۆ لە عێراقا علاقاتی باشە لە فترەی وەزارەتەکەیەوە بە نەزیهی ماوەتەوە هیچ فایلێکی گەندەڵی لەسەر دروست نەبووە لە پەنای مامجلالە هەندێک گەمەی سیاسی ئەزانێ و هاوڕێی تەمەنی مامجلال بۆ ئەزانێت چۆن مامەڵاکە لەگەڵ هێزە سیاسەکانە یعنی بۆ نمونە هیچێک لەو مبادرە باشانەی کە کردوێتی بۆ نمونە مامەڵەکردن لەگەڵ سەرۆکی پارتی دموکراتی کوردستانە بەڕێز مەسعود بارزانی مبادرەیەکی خراپ نییە چونکە لە کۆتایە بتێ نەتوێ ئەو لە بەغاش بێ پێویستی بە هاوکاری پارتی و پاڵپشتی پارتی و سەرۆک بەرزانی ئەبێ وەک چۆن ئەوانش پێویستیان بە ڕۆڵی گرنگی دکتۆر لەتیف ڕەشید دەبێت لە قۆناغی داهاتوە یعنی ئێمە پێویستیمان بە دروستکردنی چەلەحانەیەکی سیاسی بێمانە نییە لە قۆناغی ئێستا و داهاتوی عێراقا ئەبێ لە ئێستاوە چاوەڕێ بکەین و بیری بەڕێز دکتۆر لەتیفی بخینەوە کە بەڕێز گیان پێگەکەت پێگەیەکی ئاسان نییە زۆر قورسا خەڵک چاوەڕوانی زۆر گرێوی زۆر لەسەرەکە چاوەڕانی زۆری لێتە ئەبێتەوە بزانی کە یەک لای حەیدور و درێژی ئەرکی لە سەر شانێکە لە ڕاستیە خوا عونەتە بە بۆ بتوانی جێبەجێکی لە وڵاتێکە کە پڕە لە قەیران و ململانێ یعنی ئەبێ هەموو ئەو هێزە سیاسەکان و من پێم وایە یەکێک لەو ئەرکانەی کە بە بڕای خۆم نووسی و مەلای خۆم کەکەوێتە سەر شانی سەرۆک کۆماری نوێی عێراقەوەیە کە پەیوەندیکی زۆر باشی لەگەڵ هەموو کوت لە سیاسەکانی عێراقا هەبێ کوت لە سیاسەکانی هەرێمی کوردستانە هەبێ ئەوانەی بەغا هەبێ و لەگەڵ ستافی حکومی کورد هەبێ لە بەغایە و لەگەڵ پارت و ڕێکخراوە سیاسەکانی کوردستانیش لە ناوخۆی کوردستانە هەبێ بەڵێ ئەگەر ڕەمۆلات کاک عەدالەت خات و ڕابحە ئێوە وەکو تتخە ڕۆژانە خەڵک سێ سەردانی مەڵبەندەکات دێت معاناتەکانی دەرەبڕێەوە و پەرلەمانتارەکانە بینین کێشەی کورد دەبینین بڕۆست سەرۆک کۆمار ئەتوانێت چی بکات و بێت چی بکات بۆ ئەوەی کە بەشێک لەو کێشانەی هەیە چارەسەر بنوێ ڕاوەی کە کاک عەدالەت تەوزیفێکی ورد و قوڵی کرد لەسەرەوەی کە عێراق ئەگەر چی نیەتەکانیش باش بن بەڵام وڵاتێکە پڕە لە بربست و کێشە و فەوزایەکی گەورە و ئاڵۆزی تایە ئەبێت چی بکرێت لەو دەورانەیە کە بەڕاستی نازاندرێت تا چەند ساڵە خەیانێ بەڵێ پێشەوەی بێمە سەر وەڵامی پرسیارەکەت وەڵا ئیزافەیەک بۆ ئەو قسانەی بەڕێز کاک عەدالەت و کاک ئاراس ئەوانەی کە بازەوە دەکەن چێ براوێ و چێ دۆڕاوەیە تەنها بستێک پێشخۆیان دەبینن لە سیاسەتە دووربین نینە لە لەیەکدانەوەی بابەتەکان ئەمە لێرە لە عێراق لە پەرلەمانی عێراق ئەوەی هەڵدەبژێردرێ وەک سەرۆکی پەرلەمان سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا سەرۆکی ئەنجومەنی پارێزگایەک نییە ئەوەی هەڵدەبژێردێ بۆ سەرۆک کۆماری عێراق سەرۆکی کۆماری عێراقا و دەبێ پارێزەری دەستور بێ سەرۆکی نە حیزبێکە نە نەتەوەیەکە نە مەزهەبێکە و بۆ سەرۆکی وەزیرانیش سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەمە ئیدارەی دەوڵەتی عێراق دەکا ڕاستە ئێمە وەک هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانمان هەیە بەڵام بەشێکی زۆری لە مادە دەستوریەکان کە دەسەڵاتی حکوومەتی ئیتیحادیە ئەوە لە ئەستۆی ئەم حکوومەتەدایە ئیدارەی بدە بۆیە دەبێ سەرجەم لایەنە سیاسەکانی عێراق لەسەری ڕێکەون و لە پەرلەمان بۆ ئەوەی لی دەرباز بێ بۆ نمونە هەرێک لەوانە پێویستی یا بە 50 زائیدیەکە یا پێویستی بە دوو لەسەر سەی دەنگەکانە ئەگە زۆرینەی لایەنە سیاسەکان لەسەر هەر بربژێرێک کۆک نەبن بۆ هەر پۆستێک ئەوە نە حکوومەتەکە سەر دەکەوێ نە ئەو کەسە کاندیدە سەر دەکەوێ بۆیە زۆر گرنگە کە لێکتێگەیشتن هەبێت لە نێوان لایەنە سیاسەکان ئەوەی بۆ پرسیارەکەی بەڕێزشتان لە داهاتوودا تەنها ئەچی سەرۆک کۆماریان لە ستادا ئاماژەم پێکرد سەرۆک کۆمار بە تەنها نییە بەڵکو سەرۆک کۆمار و ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی وەزیران و سەرۆک وەزیران هەمووی بەیەکەوە دەتوانن تەواوکەری یەکتری بن بە تایبەتی
کە بەرنامەی کاری حکوومەت پێشکەش دەکرێت لە ئەنجومەنی نوێنەران لەگەڵ وەزیرە بەڕێزەکانی کە کاندید دەبن بۆ پۆستە وەزیاریەکان دەنجیان لەسەر دەدرێت لە ناو پەرلەمانە. بەدڵنیاییەوە بەرنامەی کاری حکوومەتیش پێشترێ سەرجەم لایەنە سیاسیەکان بە تەوافق لە سەریدا دەنیشن هەر لایەنە و وەرەقەی کار پێشکەش دەکات بە تایبەتی پێکاتە سەرەکیەکان کە کورد و شیعە و سوننەیە و لایەنی کوردیش لە هەرێمی کوردستان وەک حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانمان هەیە و لایەنە سیاسەکان و بە تایبەتی کە دوو حیزبی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بەرنمەیەکی کاری هاوبەشیش نەبێ بە دڵنیاییەوە بەرنمەکان لە یەکتری نزیک دەبن چونکە داوا ڕەواکانی گەلی کوردستان هەمووی هەر یەک دەگرێتەوە ئەگەر دیقەت بدەین لە کاتی بەرنامەی هەڵبژاردننی حیزبەکان لە کوردستان و لە باشووری عێراقیشە زۆر خاڵی هاوبەشی تێدایە خاڵە هاوبەشەکان کە بە تایبەتی لە خزمەتگوزاری هاوڵاتیان لە مافی موچەی هاوڵاتیان کە لە دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان لە بنبڕکردن یان قەڵەچۆکردنی گەندەڵی هەموو بەرنامەی کاری حیزبە سیاسیەکان بەرنامەی انتخابیان ئەوەی تێدا هەیە بە دڵنیاییشەوە کە بەشدار دەمن لە حکوومەتی داهاتوو دانیشتون پێشەوە چەند کۆبوونەوەی کرا لە ڕابردوو دوای ئەوەی تەحالفی ئیداری دەوڵەت دروست بوو هەر لایەنە و سیاسی وەرەقەی داواکاری خۆی پێشکەش کردیە بەڵام بدڵنیایەوە داواکاریەکان بە تایبەت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان داواکاری گەلی کوردستان بووە کە مافە دەستوریەکانی گەلی کوردستانە دەبێت لە ناو بەرنامەی کاری حکوومەت ڕنگ بداتەوە بەڵام ئەوەی دەمێنێتەوە لە داهاتوودا هەنگاونانە بۆ جێبەجێکردن کە ئەرچی پەرلەمان دەبێ بە دوواداچوم کە بۆ جێبەجێکردن و ئەرچی سەر و کۆماریش دەبێ وەک پارێزەری دەستور ئەگەر هەر کاتێک وەزارەتەکان یاخود حکوومەت کەم تەرخەمی کرد لە جێبەجێکردنی بەڵێنەکانی یاخود لایدا لە مادە دەستوریەکان ئەوە ئەرچی سەر و کۆمارە کە لەوە ئامۆژگاری بکە یاخود ڕێنمایی بکە یاخود بە ئەرچی دەستوری خۆی هەستێ بە ڕوبەڕووبوونەوەی ئەم کەم دەرخەمیانە یاخود ئەو لادانە لە دەستوری یا لە یاساکانی کە لە پەرلەمان دەدەچێت چونکە هەر یاسایەک لە پەرلەمان دەرەچێت دەچێتم بۆ سەر و کۆمار دەبێ ئیمزای بکا و بینێرێتەوە و زۆر سەر و کۆماریش مافی ئەوەی هەیە کە ئەگەر هەرما یاسایەک یاخود مادەکانی لەگەر بەرژەوەندەکانی گەلانی عێراق و بە تایبەتی هەرێمی کوردستانیش کۆک نەبوو لەگەڵ مادە دەستوریەکان ڕەتی کاتەوە دووبارە بیگەڕێنەوە بۆ پەرلەمان بۆ ئەوەی پێداچوونەوەی بۆ بکاو دووبارە بیگەڕێنەوە تا لە بەسەر ڕێگە دەستوری ڕاستەکەی خۆیدا بڕوە کەواتە لێرەدا ئەرچی حکوومەت و پەرلەمان و سەرۆک کۆمار ئەوە دەبێت لە داهاتوودا خۆیان دەتوانن هەنگاوەکانیان جێبەجێکردنی بەرنامەی کارەکانیان بەوە دەتوانن تەمەنی خۆیان درێژتر بکەنەوە وەک ئاماژەم پێکرد ئەگەر ئادایەکی باشیان هەبێ لەوانەیە ئەم خولە ساڵەکانی خۆی تەواو بکە تا ساڵی 2025 هەڵبژاردن ئەنجام نەدرێ بەڵام ئەگەر بە ئەرچی خۆیان هەرنەستا ناڕەزایی هاوڵاتیان دروست بوو ئەو کاتە لایەنە سیاسیەکانیش لێک بە مەهانە دەکەون و هەرێکە یەکتری تاوانبار دەکا لەوانەیە دووبارە داوای هەڵبژاردننی پێشوەڵە بکرێت کە جەخت لەسەر پەرلەمان بکرێتەوە دەنگ لەسەر حەلکردنی پەرلەمان بدەن وەکو ئەوی لە 2021 ڕوودا بەڵام بە دڵنیاییەوە هاوڵاتیانی عێراق و کوردستانیش نایەنەوێ هەموو ڕۆژێ تەنها خەریکی هەڵبژاردن و دووبارە کێشەی پێکەنانی حکوومەتی داهاتوو سەر هەڵبدا کە ئەوە ماوەی ساڵێکە حکوومەت بێبودجەیە یەکەم ئەرچی ئەم حکوومەتە ئەوە دەبێ کە لە دوای سوێند خواردنی هەنگاو بنێ بۆ دەرکردنی ناردنی یاسای بودجە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق چونکە وەک دەزانن لە ساڵی 2023 ئەگەر یاسای بودجە دەرنەسێ لە بدایەتی 2023 ناتوانن موچەی فەرمانبەرانی عێراقیش بدەن بەڵێ ڕابحەخان بە کاتەکە بەت عەدالەت دابشکەم من سوپاس دەکەم ببوورە کاتێکی کەمم ماوە بچمەوە لای کاگاراز ینی بەڕاستی ینی ئەمە پێنجەمین سەرۆک کۆمارە مەسەلەن یاخ پێنجەمین دەورەیە کە یەکێتی سەرۆک کۆمار پێشکەشی عێراقا و سەردەمی سەرۆک مامجەلال تەواو تایبەت و مەسەلەن هەر کاتێکە ڕۆیتە بەغدا مەسەلەن ڕەنگە ڕابحەخان یا هاوڕێکانی دکتۆر عەدالەت یا هەموو ڕۆژنامەنووس ئەیبینین کە چ ئاخ و کەسەرێکیان بۆ لە دەستدانی سەرۆک مامجەلال هەیە
ئەتواندرێت چۆن ئەو ڕێڕەوە یەکێتیانە نیشتیمانیانە نەتەوەیانە گرنگی پێ بدرێت؟ دیارە خۆتان دەزانن کە بەردەوام بەڵێ دەنگ هەیە کاک ئاراس. دیارە خۆتان دەزانن پڕکردنەوەی شوێنی سەرۆک مامجەلال زۆر قورسە و ئەستەمە کەسێکتر بتوانێت وەکو مامجەلال کاراکتەرێکی سیاسی گەورە بێت لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاز و لە تەواوی جیهانە مامجەلال پێگەی تایبەتی خۆی هەبووە. تەنانەت مامجەلال بەم دوایە لە کاتی سەرۆک کۆماریە خەریک بوو بینی کێشەی ئێران و ئەمریکا وڵاتانی تریش جگە لەوەی کە زۆر بە ئاسانی دەیتوانی کێشەکانی ناوخۆی عێراقە چارەسەر بکەوە. جەنابی عەلی سیستانی کە بە مامجەلالی دەگوستە ئەمانی عێراق. بەڵام من پێم وایە جەنابی دکتۆر لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراقی ئێستا بەهۆی ئەوەی کە مێژوویەک و تەمەنێکی لەگەڵ سەرۆک مامجەلال بووە و پێکەوە ژیاون پێکەوە سیاسەتیان کردووە لە قۆلاغەکانی چ لە یەکێتی نیشتیمانی کوردستانە لە دەرەوە لە کاروباری عێراقاتەوە چ لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامیش لە ساڵی 2004 و 5 و 6 تا دەکاتە ئەو کاتەی جەنابی مامجەلال نەخۆشکەوت. جەنابی دکتۆر لەتیف ڕەشید یەکێک لەو کەسایەتە سیاسیانە بوو کە لە سەرۆک مامجەلال نزیک بووە. پێم وایە ڕێبازەکەی مامجەلال لای کاک دکتۆر لەتیف ڕەشید زۆر ڕوون و ئاشکرایەوە. دڵنیاشم دکتۆر لەتیف ڕەشید لە پۆستی سەرۆک کۆمار تەواوکەری ڕێبازەکەی سەرۆک مامجەلال دەبێتەوە بە هەمان نەفەس درێژە بە کارەکانی سەرۆک کۆماردا دەبێتە هەوێنی یەک ڕێزی نێوان لایەنە عێراقیەکان و دەبێتە کۆکەرەوەی لێوان لایەنە عێراقیەکان. هەواڵی بەڕێزمان کاک عەدالەت باسی ئەوەی کرد کاک دکتۆر لەتیف ڕەشید پێگەیەکی بەهێزی لە عیلاقات هەیە و لەگەڵ لایەنە شیعەکان و چ لە سەردەمی معارەزە بوونەوە لە سەردەمی حکومڕانی ئێستاشدا. من دڵنیاشم بکە دەتوانێت کۆشکی کۆمار بکاتە شوێنی چارەسەرکردنی کێشەکان و خاوبوونەوەی کێشەکان نێوان لایەنە سیاسیەکانی عێراق و دکتۆر لەتیف کە چ لە بتوانێت لە بواری جێبەجێکردنی دەستورە و کێشەی نێوان هەرێمی کوردستان و عێراقا چارەسەر بکە و توانای ئەوەی تێدا هەبێت کە ئەم لێکدووریەی چەند لە دوای نەخۆشکەوتنی سەرۆک مامجەلال بتوانێت بەشێک لەم کێشانەی کە ئێستا هەیە خاوبوونەوەی بکرێت و چارەسەر بکرێنە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان عێراق و لە ناو گەلانی عێراقیش بە تایبەتی کە ئێستا کێشەی قوڵ لە نێوان شیعە لە نێوان سوننەوە ئەم کێشانەی کە لە ڕابردووە تەنها کێشەی خزمەتگوزاری نین بەڵام کێشەی سیاسی قولیش لە عێراق هەیە. ئەم کێشە سیاسیانە ڕۆژ بە ڕۆژ خراپتر و ئالۆزتر دەبوون و هاوڵاتیانی عێراق دڵ و دەرونیان ئارام نەبووە و ڕۆژانە کێشە بە کێشە دەستپێرە. بۆیە گەلانی عێراق و بە هەرێمی کوردستانیش پێویستی بە ئارامبوونەوەی دەروونەکان هەیە و پێویستە هەموو لایەنە سیاسیەکان ڕاگەندکارەکان کەناڵەکانی ئیعلامی لە عێراق و لە هەرێمی کوردستانەوەش دوور بکەوێتەوە لەو تەسعیدانەی کە لە ڕابردوو هەبووە. بەڕاستی بازرگان و هاوڵات و دوکاندار و هەمویان لە قەلەقی زۆر دەژیان بە تایبەتی لەم ساڵی دوای انتخابات کە کراوکەتە ساڵێک حکومەت تێک کێشەی قوول هەبووە. ڕۆژانە تهدیداتی سیاسی هەبوو لە نێوان لایەنەکان و تهدیداتی یەکتسڕینەوە هەبوو. ئەو ئاساوارانە پێویستە لەسەر ئەرچی جەنابی سەرۆک کۆمار و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەتی داهاتووە ئەم ئاساوارانە کۆتایی پێبێنن و کەشەوایەکی ئارام دروست بکەن لە نێوان سەرجەم لایەنەکان و بتوانن چارەسەری ئەم بارودۆخە ناخۆشەی کە هاتووتە پێش بتوانن بە شێوازێکی باش بگونجێنەوە. بۆیە باشترین حەلیش بۆ هەموو ئەو چارەسەرانەوە باشترین کار بۆ هەموو ئەو چارەسەری ئەو کێشانەی کە ئێستا لە عێراق هەیە درێژە پێدەری ڕێبازی سەرۆک مامجەلال بینەوە. دڵنیاتانی دەکەینەوە کە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان چ جەنابی سەرۆک باڵپەڵ و جەنابی سەرۆکی کۆمار کاک دکتۆر لەتیف ڕەشید ئێمە درێغی ناکەین و بەشێک دەبین لە چارەسەری سەرجەم کێشانی گەلانی عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە بتوانین کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕۆلی ئەساسی و میحوەری خۆمان هەلستین لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و عێراقەدا بین و ئەو کێشانەی کە لە ڕابردوو تەحەدی گەورە بوو مەرامەر میلەتەکەمان و عێراق چارەسەری بکەین.
سپاس بۆ بەڕێز ئاراس محەممەد جیانگیر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ بەڕێز ڕابح حەمەد لە برساوی مەڵبەندی بەغدای یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا نووسەر و مامۆستای زانکۆ. سپاس بە هیوایەوەین کە پرۆسی سیاسی عێراق بچێتە سەر دۆخ و ئاست و سکێک کە خزمەتی تەواوی عێراقیەکان بارەمی کوردستانیشی تێدا بێت. ڕانمان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتانە بانەتی خوای گەورە بن. خواتان بەخێر.